جاری وهەیە ئەو کەسەی تۆ بوختانی بۆکەی قسەی بۆ هەڵەوەسی ئیفترای بۆکەی وەلی و دۆستی خوایە داوە لە خوا بکە خوا دڵی ناشکێنێ سەعدی کوڕی ئەبی وەقاس ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە سەردەمی خلافەتی حەزی عومەری کوڕی خەتابە ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەموو هاوڵانی پێغەمبەر بێ ئەفەرمێ خەڵکی کوفا ئەفەرمێت نامەیەکیان نووسی بوو حەزەتی عومەر وتیان قوربان سەعدی کوڕی ئەبی وەقاس گەندەڵیتیایە سەعدی کوڕی ئەبی وەقاس خراپە سەعدی کوڕی ئەبی وەقاس ئیتر یەک دنیا ئیفترایان بۆ کردبوو حەزەتی عومەریش سەحابەی نازاری پێغەمبەرە لە خۆ ناکردە هەڵەوە تەبەیونەکە ئین جاءکم فاسق بنەبەئین فتەبەیەنوا یەکسەر نوێنەرێکی خۆی نارد محەممەدی کوڕی مەسلەمە کە چەند جار پێغەمبەر کردی بە نوێنەری خۆی